مەڵێتر ئەو دابەشبوونە سیاسی کە لەناو پەرلەماندا بەهۆی لادانی محەممەد حەلبوسی و نەبوونی سەرۆکی پەرلەمان هەبوو ئێستای تر خەریکی یەکلایی دەکرێتەوە چاوەکان لەسەرەوەی کورد و شیعە و سوننە کە کۆمەڵێک پرۆژە یاسای گرنگکەن کە پەک خرابوون یەکلایی بکرێتەوە لەگەڵ هاتنی مەحموود مەشەدانیان پرسانە کۆتایی پێبێت لەسەرم بابەتانە بەگشتی زیاتر قسە دەکەم میوانەکەم بەڕێز مەحموود عەگێلی ئەمینداری گشتی حزبی ئومەیە لە بەغداوە لەگەڵمە بەڕێز مەحموود سپاس کە لەگەڵ کوردستان 24 پەرلەمان ئێستا سەرۆکێکی نوێی هەیە کۆمەڵێک پرۆژە یاسای پەکخراو هەن لە پەرلەمان کە بەهۆی کێشەی سیاسی لەناو پەرلەمانەوە نەتوانراوە یەکلایی بکرێنەوە پێتان وایە ڕۆڵی مەشهەدانی لە ئێستا داتوانێت بۆ ئاساییکردنەوەی ئەم بارودۆخە ڕۆڵێکی گرنگ بێت؟ بەڵێ سڵاو لێەوە بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس بۆ ئێوە ڕاستیەکەی سەختە لە ماوەی یەک ساڵێکدا و لە ماوەی ئەو هەموو ناکۆکی نێوان لایەنەکان و دوورکەوتنەوە و لێک نزیک بوونەوە و تانەوتە شەر و یەکتری تۆماربارکردن تا هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ 2000 توانیان ڕۆژی پێنجشەمە بەڕێز مەحموود مەشەدانی وەکو سەرۆک هەڵبژێرن من پێم وایە ئەمە ڕێکەوتنێکی سیاسیە و دوای ئەوەی کە نێوماڵی سونی لە نێو خۆیاندا ناکۆک بوون مەحموود مەشەدانیان هەڵبژاردووە ڕەنگە ئەو هەموو بتوانێت هەموو لایەک ڕازی بکات بەڵام هەندێک شتی زۆر گرنگن نیوادار و ئەنجومەن نوێنەران لە ماوەی ڕابردوودا کە نەیتوانیوە شتێک بکات لە ماوەی داهاتوودا بتوانێت تەواوی بکات ئەم کۆمەڵە یاسایی پێویستیان بە ڕێککەوتنی سیاسی وەکو یاسای نەوت و گاز یاسای دادگای باڵای فیدرالی و هەندێک یاسای دیکە کە لە بەرژەوەندی گشتیدان بەڵام بەڕاستی ئەو کۆمەڵە یاسایە بەهۆی هۆکارگەرێکی دیکەوە پەسەند نەکراون پێم وانییە مەحموود مەشەدانی بتوانێت هۆکارەکانی چی بوون بەڕێز ئەگێلیە هۆکارانە چین کە و یاسایانە نتوانراوە پرۆژە یاسانە بکرێنە یاسا و پەسەند بکرێن بەر لە هەموو شتێک هۆکار زۆرن بەڵام بە دیاریکراوی هەندێک لایەنی سیاسی بە دیاریکراویش نێوماڵی شیعی نایەنەوێت ئەم با بڵێن یاسایانە چاویان بەخۆر هەڵ بێت لەوانەش یاسای نەوت و گاز کە دەکرێت زۆر کێشە چارەسەر بکات و دەبێتە هۆی ئەوەی کە ئەم کێشە هەمیشەیی عراق لە ماوەی 21 ساڵی ڕابردوودا بۆ چارەسەر بکرێت یاسای نەوت و گاز گرنگترین یاسای دادگای باڵای فیدرالی یاسایەکی زۆر گرنگە بەڵام بەڕاستی ئەو کۆمەڵەیە نایەنەوێت ئەو یاسایانە تێپەڕێنرێت ماوەی ڕابردوو فشاریان کرد بۆ ئەوەی ڕێک بە تێپەڕاندنی ئەو یاسایانە نەدرێت لەبەرەوەی نایەنەوێت بارودۆخی عراق سەقامگیر بێت باشە بەڕێزەگەلی کۆمەڵێک پرۆژە یاسای دیکە هەن وەکو یاسای باری کەسێتی هەموار یاسای باری کەسێتی لێبوردنی گشتی و گەڕانەوەی مڵک کە داواکاری کورد و شیعە و سونەن ئەگەر ڕێککەوتنی سیاسی کرابێت پێتان وایە کە دەکرێت ئەم یاسایانە جارێکی دیکە لە پەرلەمانم پرۆژە یاسایانە کارا بکرێنەوە دەنگی پێ بدرێت؟ بابەتەکە بەم شێوەیە ئەو سێ یاسایەکی ئێوە باستان کرد یاسای گرنگن بە تایبەتی یاسای لێبوردنی گشتی و یاسای گەڕانەوەی یاخۆڵەشانەوەی بڕیارەکانی بەعث ئەمانە یاساگەلێک گرنگن بەڵام پێم وانیە یاسای لێبوردنی گشتی تێپەڕێت لەبەر ئەوەی هێشتا ناکۆکی هەیە و زۆرێک لە یاریکردن بە یاساکە دەکرێت خۆی دەبووە ئەم یاسایە لە بەرژەوەندی گشتی زووتر تێپەڕێندێت لەبەرەوەی لە بەرژەوەندی هەموو چینەکاندایە بابەتی لێبوردنی گشتی کارتێکی فشارە لایەنەکان لەسەر یەکتری بەکاردێنن من وای نابینم تێپەڕێندرێت و هەندێک مادەشی تێدایە کە یاری بەو یاسایە کراوە بۆ ڕێگە بە تێپەڕاندی نەدێت هەرچەندە ئەم یاسای سوودی زۆری بۆ خەڵکێکی بێتاوان هەیە کە بەهۆی شایەتی نهێنیەوە زیندانی کراون و تۆمەتیان بۆ هەڵبەستراوە و بێتاوانی سزادراون و لە زیندان کراون پێم وایە تەواوی یاساکان گرێبەست و ڕێککەوتنی سیاسین ڕێک دەکەون لەسەرەوەی تێپەڕێندرێت یاخۆ نا بەڵام ئێستا فشارێکی هەیە بۆ ئەوەی هەمواری یاسای باری کەسی پەسەند بکرێت و پێم وایە بەڕاستی ئەو یاسای پەسەند دەکرێت بە فشارێک لەلایەن چوارچەوەی هەماهەنگی و هەندێک هاوپەیمانانی چوارچەوەی هەماهەنگی لەبەرەوەی ئەم یاسای هەرچەندە زیانی هەیە بۆ سەر زۆر
لە چینەکانی کۆمەڵگە و تەنانەت لەسەر ئاستی نێودەوڵەتیش ڕەت کراوەتەوە و پێیان وانە شتێکی باش بێت لەبەر ئەوەی یاساکە ڕاستەوخۆ پەیوەندی بە کەرامەتی ئافرەت و منداڵ و خێزانەوە. باشە پێت وانێ ئەم جارە بە سەرۆکایەتی مەحموود مەشهەدانی پەرلەمان بتوانێت دوور لە فشاری سیاسی ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بگێڕێت؟ ئێمە ئەزمونێکمان پێشتر هەیە لەگەڵ بەڕێز مەحموود مەشهەدانی ئەو ساڵی 2006 سەرۆکی پەرلەمان بوو نیوەی خولەکەی تەواو کردوواتر بەڕاستی وازی هێنە و چوە دەرەوە لەبەرەوەی با بڵێن قسەی زۆری لەسەر بوو لەو خولە ئەو توانای ئەوەی نێ بەڕاستی ئەو دۆسیانی ئەنجومەن نوێنەران بەڕێوە بات پێم وایە بەڕێز مەحموود مەشهەدانی هەرگیز سەرکەوتوو نابێت لەوەی جەڵەوی پەرلەمان بکات یاخود جەڵەوی ئەو ماوەیە بکات کە پەرلەمان ماوێتی و یاسا گەلی زۆرن بۆی پەسەند بکرێن پێم وایە بەڕێز مەحموود مەشهەدانی کۆتوبەند کراوە شتێکی توی دەست نایێت و فشاریشی لێ دەکرێت لەبەرەوەی هەمومان دەزانین بەڕاستی لە ماوەی ڕابردوودا مەحموود مەشهەدانی بە دوو خول نەیتوانی سەر بکەوێت سالم عیساوی تا کۆتا خولەکەکانیش لە پێش ئەو بەڵام داتا ڕێکەوتنێکی سیاسی کراوە من با قسەی بکەم بەرپرسیارەتی هەڵدەگرم بەڕێز مەحموود مەشهەدانی کاندیدی حالبووسی نییە ئەگەر چوارچێوەی هەماهەنگی ڕەزامەندی نەدابە هەرگیز بەڕێز مەحموود مەشهەدانی نەدەبووە سەرۆکی پەرلەمانی عێراق پێم وایە مەشهەدانی فشاری زۆری لێ دەکرێت و جگە لەوەش مەحموود مەشهەدانی بۆ ئەوە هێنراوە کە ئەو یاسایانە تێپەڕێنرێن و تەواو هیچ شتێکی دیکەی لەدەست نایە بەڵام من هیواخوازم وەکو هاوڵاتیەک وەکو سەرۆکی پارتێک هیواخوازم سەرکەوتوو بێت وە یاسا گرنگەکان تێپەڕێنێت چونکە خەڵکێکی زۆر چاوەڕێ ئەو یاسایان و چەندین ساڵە خەڵک دەیانەوێت پەسەند بکرێن پێم وایە جگە لەوەش هەندێک چینی کۆمەلگە هەند چاوەڕێ ئەو یاسایانن هیواخوازیشم لەو ماوەیەدا بە هەندێک یاسای دیکەدا بستنەوە کە پێشتر پەسەند کراون کە ستەمێکی زۆری بەرامبەر عێراقیەکان تێدا بوو لەوانەش هەندێک یاسا هەن کە خەڵکێک سوودیان لێبینی و خەڵکێکی زیانیان بەرکەوتووە هەندێک یاسا بوونەتەوەی ئەوەی پارەیەکی زۆر ببردرێن پارەی دەوڵەت بوون یاسای ستەمکارن بێ چارەسەر بکرێن لەوانەش یاسای خانەنشینی کە بە گوێرەی یاسا و بە سیستمێکی دامەزراوەی ڕێک بخرێت بەبێ جیاوازی لە نێوان تاکەکانی عێراق ئێمە گەلێک قوربانیشمان هەن قوربانی تیرۆر کە پێویستیان بەوەیە یاسایەکەم بۆ ڕێک بخرێت بۆ ئەوەی نەفقاتیان و خەرزی و بژێوی ژیانیان ڕێک بخرێتەوە تاکو ئێستا کێشەکانی ڕژەوی پێشوو لە پەرلەمان چارەسەر نەکراون. باشە وەکو بەڕێزیشت ئاماژەت پێکرد مەشهەدانی لە 2006 ینی یەکەم سەرۆکی پەرلەمان بۆ دوای ڕوخانی ڕژیمی باس ئەزمونێکی لەگەڵ قۆناغە سیاسی جیاوازەکانی عێراقی هاوکات ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستوری عێراق بۆ لە 2004 پێت وایە ئەو ئەتوانێت ڕۆڵی هەبێت لە نێک نزیکردنەوەی بۆچوونەکان یا و ئەزمونە بەکاربێنێت بۆ تێپەڕاندنی ئەو قۆناغانە کە تا ئێستا ڕێگربوونە لە بەردەم سەقامگیری عێراق بە شێوازێک دوورکەوێتە لەو فشارە سیاسیانە. من هیواخوازم بەڕێز مەحموود مەشهەدانی وەکو سەرۆکی گەورەترین دەسەڵاتی ئێسادانا بە شێوازێک ماوە لەگەڵ پێکاتەکانی نێو پەرلەمان بکات وەکو یەکسان بێت وەکو هەمویان وەکو شانەیەک لێیان بڕوانێت و لە بەرژەوەندی چینەکانی عێراق بکات لە هەرێمی کوردستان لە باشوور و ناوەڕاستی عێراق و بەڕاستی سەرۆکی ئەنجومەی نوێنەرانی عێراق بێت و بەو ئاراستەیە نەڕوات کە بکەوێتە ژێرباری فشاری هەندێک لایەنی سیاسی کە دەیانەوێت شیرازی کۆمەلگەی عێراقی تێک بدەن و ئەوانەی دەیانەوێت یاسا لە بەرژەوەندی خۆیان دەربکەن ئەو پێویستە ڕوولەوە بکات یاخود پێداچوونەوە بە یاسا گرنگەکان بکات وەکو یاسای مڵکایەتی کە یاسایەکی زۆر گرنگە بۆ ئەوەی گەلێک چینی کۆمەلگەی عێراقی ئاتی خۆیان بەدەست بێنن هەندێکیان دەستیان بەسەر مڵکی دەوڵەت داگرتووە بەڕاستی ئێمە پێویستمان بەوەیە مەحموود مەشهەدانی بێتە فریادرەست لەو ماوەی ماوەتەوە لە ئەنجومەنی نوێنەران لەبەر ئەوەی ئێمە بەڕاستی لە ئەنجومەنی نوێنەران نەمابینی یاسایەکی باش بڕوات پێویستمان بە یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانە لەبەرەوەی دەزانن کۆمیسیۆن
دوای هەڵبژاردننی هەرێمی کوردستان تەمەنی بەسەر دەچێت هەرچەندە هەڵبژارنێکی زۆر باش بوو لە هەرێمی کوردستان دەبێت سوود لەو ئەزمونەوە بگیرێت ئەزمونێکی پێشەنگکارانە بوو خەڵکێکی زۆر 1970 خەڵکی بەشداریان لە هەڵبژاردن کرد کەواتە ڕەزامەندی هەبوو و بە هیوادارین ئەو جۆرە یاسایانە لەلایەن محمود شەدانیەوە چارەسەر بکرێن و بتوانین یاسای دادپەروەر و یەکسان لە خزمەتی چینەکانی عێراقدا دابنین باواشی دابنین وەکو هیوایە کوا بێت بۆ ئەو کێشانەی ماون هەرچەندە زۆرێک لەلایەنەکان دەیانویست کە ئەو وێنەیەی هەرێمی کوردستان تێک بدەن ئەوەی بەتایبەتیەوە لە هەڵبژاردن کرا دوزار پێمان وایە تاقیکردنەوەیەکی گەورە لە بەردەم محمودە شەدانیدایە هیواخوازی ژیانی سیاسی خۆی بە هەڵوێستی نیشتیمانی کۆتایی پێ بهێنێت لە خزمەت خەڵکی عێراق بەبێ جیاکاری و مجامەلەکردن. بەڕێز محمود ئەگێلی ئەمینداری گشتی حزبی ئومە لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.